پەرلەمان ئەمێن بە پێی مادەی دوی پێڕەوی خۆی پەرلەمان قسە دەکەم کە لەوێدا نووسراوە پەرلەمانی کوردستان بەرزترین دەسەڵاتی یاسادانان و چاودێری و مەرجەعی سیاسی هەرێمی کوردستانە. بەڵام دیارە بەڕاستی پەرلەمانی کوردستان ئەم ڕۆڵەی پێ نەدراوە کە مەرجەعی سیاسی بێ. تەماشا دەکەین تورکیا سنوور دەبەزێنێ و خەڵک دەکوژێ و بە ئارەزوی خۆی چی بێ دەیکا پەرلەمان قسەی لەسەر ناکە. ئێران تۆ بارانی سنوورەکان دەکا و خەڵک دەکوژێ و خەڵک دەربەدەر دەکا پەرلەمان قسەی لەسەر ناکە. عێراق هەرەشە دەکا بە هەمان شێوە. هیچ کەسێکی لە گەورە و لە گسکە لە دەسەڵات و بێدەسەڵات لە درۆنەکان پارێزراو نییە. ئەم پەرلەمانە بەڕاستی یعنی کوا ئەم ڕۆڵەی یعنی کوا ئەم پەرلەمانە توانیوێتی لە ڕووی ئەم سیاسیەوە بۆ بڕیاری سیاسی دوو بارەوە بکە. بۆی بەڕاستی من پێم وایە دەبێ ئەم ڕۆڵەی بۆ خۆی بجێڕێتەوە. پێشنیاری ئەوە دەکەم کە کۆبنەوەیەکی تایبەت و بەپەلە ئەم پەرلەمانە بیکە بە ئامادەبوونی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتی بزانین داخۆکا کە ئەم وڵاتە بەرەو کوێ دەچێ و بەرەو کوێ دەبن. بەڕاستی چونکە بڕیارانێک کە حزبی و شەخسین حەقەتەن ئەم کوردستانە بەرەو وێران دەبن و دوایش بازەگەرەکە هەمان دەیدەین.